قالوا چما كوماري اللي ديجي بانكرنا شاهدانا ديمقراط ويتش بكن اگر ايرو اف بروسي دي بجني امبيتشمنت بقازانجا كوماريان وسلوك ترامب بالدعوي هات وهطا چندي اف بس سدمي جداهية امريكيان دكتور بلال احمد وهاب شارزاي سياسات الروشلات لواشنطن انستيتيوت بسكايب راست خب مره بياني باش كاك دكتور ودميز بزانم بو كوماريا كان ديجي بانكردنی شاهدانن و بۆیان دەشتە سەری کە ئەمڕۆ دەبێ بڕیار لەسەر بدرێ؟ بەیانیت باش تاک دەخیل سەرەتا ئەو خاڵە باز بکرێ باشە کە ئەمە سەرۆکی وڵاتێکەوە دادگایی ئەکرێت نمونەیەکی گرنگی ئەم وڵاتەیە بۆ یاسا سەروەری. لە ڕاستیە ئیمساڵ ساڵی 2020 جەناب تەزانین کە ساڵی هەڵبژاردنەکانە لە ئەمریکا، بۆیە ئەم کێشەی محاکەمەکردنی ئەم پەچۆتە پێشەوە هەم دیموکراتەکانە و هەم کۆماریەکان دەیانەوێت بە قازانجی خۆیان لە هەڵبژاردنەکانە بەکاری بهێنن. دیموکراتەکان دەیانەوێت گەواهیدار و شەهید بهێنن بۆ ئەوەی عیب و عاری ترامپ زیاتر دەربکەوێت و بەرچاوی خەڵکە ڕەش بێت و دەرنەچێتەوە جارێکی تر. کۆماریەکانیش دەیانەوێت بە زووترین کات پرۆسەکە تەواو بێت و بۆی کەوا لەوە زیاتر زەرمەند نەبێت ترامپ. بۆیە کێشەکە لەم کاتا زیاتر سیاسیە لایەنە یاساییەکەی ئەوەیە کە دیموکراتەکان بەیەک ئەوەندە دەنگیان نییە کەوا ترامپ لە سەرۆکایەتی لا ببن. بەڵێ دکتۆر دەوترێ طبعا دیموکراتەکان خۆ دەزانین دەڵێن ئەگەر دادگایکردنێک هەبێ بەبێ شاهد دادگایەکی کردنی ڕەوان نابێ نییە، بەڵام لە هەمان کاتە هەندێک خەڵک لەو بڕوادان کە ئەگەر نەبوو ئەگەر شاهد دادگاکە کۆتایی هاتوو شاهد نەهاتنە دادگا ئەمە دیسان بە قازانجی دیموکراتەکانە بەوەی کە قازانجێکی سیاسیان بەدوادێتن بەو پێی کە زۆربەی ئەمریکیەکان دەیانەوێ شاهد هەبێ. ئەمە قسەیەکی دروستە بۆ ئەوەی کەوا ترامپ لا ببرێت لە سەرۆکایەتی کۆمار پێویستی بە دوو لەسەر سێی دەنگەکانی ئەنجومەنی پیران هەیە. دیموکراتەکان ئێستا ئەو دەنگیان نییە، زۆربەی جمهوریەکانیش کە ئێستا لە سەنەتا زۆرینن ئامادەی ئەوە نین کەوا دژ بە ترامپ دەنگ بدەن. بۆیە وەکو وتم جانبە یاساییەکە تقریبا یەکلایی بۆتەوە کەوا ترامپ بەم پرۆسەیە لە سەرۆکایەتی کۆمار دەرناکات. بەڵام دیموکراتەکان دایکم دەیانەوێت کەسانێکی نزیک لە ترامپ وەکو بۆڵتن کەوا مسئولی ئەمنی قەومی سەر ترامپ بۆ ئێستا کتێبێکە باس لەوەکە کە خۆی گوێی لێ بووە کە ترامپ وتوێتی من ئەو پارەیە نادەمە ئۆکرانیا هەتا یارمەتیم نەدەن بۆ دژایەتیکردنی بایدن و یارمەتیدانی هەڵبژاردنەوە. ئەمە هیچ نەبێت وا ئاکات کە دیموکراتەکان ڕاست دەربچن بۆ لە کەسێکی نەک دیموکراتەکان هێنابێتیان بەڵکو شایەتەکە کەسێک بێ کە زۆر نزیک بوو دەسەڕاستی ترامپ بۆ ڕۆژە لە ڕۆژان لایکەم بۆ شێوەیە لە بەرچاوی دەنگدەرانە عیبداری بکەن بۆی لە هەڵبژاردنەکانە چانسی دەرچوونەوەی بۆ دەوری دووەم کەمتر بێتەوە. دکتۆر بلال خۆ دەزانین ڕۆژی سێشەممەی داهات و ڕۆژی ئەوەیە کە سەرۆکی ئەمریکا وتاری ساڵانەی خۆی بداتن و حدەسێکی زۆر گرنگە مەبەستی ئەم وتارەش ئەوەیە کە ئەمریکیەکان گەک بخاتەوە. ئەم پرۆسەیە تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر ئەم یانیانش ئەنجامی دەنگدانی دادگای سینەت لەسەر مەسەلەی ئەمپیش چەند کاریگەری دەبێت لەسەر ئەم گوتارە؟ من تەسەوورەکەم ترامپ زۆر تووڕە بێت لەلایەکەوە خواخوایەتی زوو ئەم پرۆسەیە تەواو بێت، بەڵام وتانە دیموکراتەکان فرسەتی تازەیان بۆ دروستە بێت کە ئەم بۆن ئەم بابەتە درێژ بکەنەوە. بۆیە تەسەوور ناکەم بەو جۆرە قسە بکاتکەوە باسی یەکڕیزی و یەکبوونی هەموو ئەمریکا بکات، هەڵبەتە خۆشی کە بۆتە سەرۆک بەهۆی یەکڕیزی و یەکبوونەوە نەبووە، بەڵکو بۆ کاتوانیوێتی بەشێکی تووڕەی لاخراوی ئەمریکەکان بەلای خۆیان ڕابکێشێت و دەنگی بۆ بدەن. بۆیە لەوە ئەچێ هەڵ بدات چونکە عنوانی خیتابەکە ستەیتە دە یۆنیەنە یەکگرتووی ئەمریکایە، بەڵام لەوە ئەچێت تووڕەیی و بێتاقەتی خۆی هەروکوچن لە تویتەکانە دیارە لە ماوەی چەند هەفتەیە دووە لەو وتارەشە دەربکەوێت. دکتۆر بلال بابەتی کۆتایی کە دەمەوێت لەگەڵ جناب باسکەم زۆربەی جار خەڵکیان زۆربەی خەڵک لەو باوەڕدان کە دووبەرەکی لە ئەمریکا پیا بووە هەیە جیابوونەوە دروستە بێت تا چەندێک ئەم پرۆسەی ئەمپیچمنت و دادگایکردنی سەرۆک ئەم دووبەرەکیە ئەم جیابوونەوەی ئەمریکا گەورە دەکاتون و تۆ هاوڕای لەسەر ئەوەی کە ئەم جیابوونە لە ئەمریکا هەیە؟ هەڵبەتە جیابوونەوەیەک هەیە، بەڵام لەوە ئەچێ ئەوەی کە لە میدیاکانەوە پیشان ئەدرێت لەوە ئەچێ زیاتر بێت لەوەی کەوا لە ڕاستیە هەیە. لە کۆتاییە زۆربەی ئەمریکەکان لەسەر مەسەلە ئابوووریەکان دەنگەدەن. ئێستش ئابووری ئەمریکا باشە،
لەسەر مەسلەی ئەمنی قومی دەنگەدەن و ئێستش هەڕەشەیەکی جددی لەسەر ئەمنی قومی ئەمریکی نیە ئەمانە هەمووی واکەن کەوا چانسەکانی دەرچوونەوەی ترامپ چانسی باش بن بۆیە دیموکراتەکان هەم لەناو خۆیانە تا ئیسە نەیانتوانێت کاندیدێکی هەم ڕوون و هەم زۆر بەهێز بۆ دژایەتیکردنی ترامپ لە کۆتایی ئەمساڵە دیاری بکەن هەم لەلایەکی تریشەوە وەزعێکی ناوخۆیی نییە وەکوتم وەزعێکی ئابووری یاخود وەزعێکی سیاسی کەوا بتوانن بیقۆزنەوە بۆی کەوا ترامپی پێلابەرن ئەم بابەتی ئیمپیچمنتە ئەم بابەتی محاکەمەکردنی ترامپە گەورەترین کارتە بەدەستیانەوە بۆیە دەیانوێت هەتا بکرێ درێژی بکەنەوە هەتا بکرێ بەکاری بهێنن بەڵام ئەم جیاخوازیە کەوا لە وڵاتە دروست بووە هەڵبەتە هەر قوڵە و ترامپیش خۆی زیاتر ئاگرەکە خۆش ئەکات چونکە ئەم جیاخوازیە لە قازانجێتی نەک لەسەر دکتۆر بلال زۆر سپاس بلال ئەحمەد وەهاب شارەزای سیاسەتی ڕۆژهەڵات لێ واشتن ئینستیتیوت لێرە واشتن ڕاستەوخۆ بسکای بمەڕە بوو گەلێک سوپاس دەستخۆش